بەڵە سلااوان لێبێتن ئێمە لە بەردەم نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆرانین دیارە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە ڕێگای هامڵتۆ نزیک گوندی ڕەزان لە دەوەری باڵەکایەتی لە ڕێگا لایداوە چۆتە نێوروبار بەداخەوە بەهۆیەوە کە سەرنشینێک گیانی لەدەستداوە و دوی تریش بە سەختی بریندار بوونە لە ئێستادا یەکێک لە بریندارەکان ڕەوانی نەخۆشخانەی ئاشتی فێرکاری کراوە و تەرمەکەش دیارە ئەویش لە ڕێگایە بەرەو نەخۆشخانە دەهێنرێ بەرەو پزیشتی دادی سۆران بەیانی ئەمڕۆ ڕووداوەکە ڕووی داوە بەداخەوە ئەم بار هەڵگرەکە کەوتۆتە نەوروبار دەرهێنانیان سەخت بووە نزیکەی 45 خولەکی ویستووە تاوەکو ئەم هاوڵاتیانە لە نەوروبار دەرهێنراون بەڕێوبەری گشتی بەڕێوبەراتی بەرگری شارستانی سۆران کاکاروان میراودەلیم لەگەڵە بێ سلااوتان لەبێ کاکاروان ڕووداوەکە چۆن بووە گەر بۆمان باسکەیت دیگار هەڵبەت بەداخەوە ئەمە ڕووداوێکی هاتشۆی بووە کاژمێر 20 خولێک لە ڕێگەی برایانی پلیسی خۆجەی 104ەوە پەیوەندی بە ژووری کۆنتترۆلی بەڕێوەراتی ڕووداوێکی ئەم چەشنەیە هەڵبەت دەست بە جێمەتیمەکان ڕاڵی شوێنی کردووە بەگەشتنی تیمی چۆمان و بەشی چۆمان و بنکەی سیمیلان بنکەی قەسرێ و لێرەشەوە چوار تیم کەوەکو بەڕێوەبەراتی تیمی پاراستنی ڕووبار و لەگەڵ تیمی ئەلقاز و دوو تیمی بەڕێوەبەراتی کە بۆ خۆشمەرە و لەوێدا ئامادەگیریم هەبوو بەوە شتافی ئەم پرۆسەیە ئەخۆ ڕووداوەکە ڕووداوێکی نەخوازرا بوو ئەم ڕووداوە پرۆسەیەکی قازی کە پێویستی بوو سەرنشینی شوفێری دوو سەرنشینمانە بە خێراک دەخێرا بە پێوتەوە کەم دەکرێت ئیشی تیادا بکەین لەگەڵەوەی کە قفڵبوونی هەرسێکیان لەبەر نەبوونی مەجالێ لەبەرەوەی لەسەر کەڤەرواتە لەسەر پشت کەوتو بوو لە ناو ڕووبارەکە ئەم ئۆتۆمبیلە بازانی کردو لەسەر پشتێنەوە ڕۆشنی کرد بۆ ناو ڕووبارەوە بە پرۆسەکە قورس ببوو نەجامی پێشەوەی نە دەرگاکان هیچ مەجای پرۆسی ڕزگاکردنی تیانە بوو لە ناوێشە تووشی با بڵێم بچووکبوونەوەی تۆمبیل کە پێوترێت دەمج یان با بڵێم پەسکبوونەوەی نەوەی پلێتەکان و سندڵی و سوکان و ئەمانە کە کورسەکانن و پرۆسەکە ماوەجێگەیان لە ڕێگەی بەکاربردننی ئامێری کەتەری هایدرۆلیکی و جەگی هایدرۆلیک و پیمەمانە کە لە تیمەکانی خازمان دەسەبەرە هەوڵێکی زۆرماندا بتوانین ئەهۆنیانکەینەوە بەکردنەوەی بۆشایەکی بچووک خۆم کە زۆر لەگەڵیان نابووم بۆی کە دووچاری دڵە ڕاوکێ و ترس و ئەمانە لەسەریان کەم بێتەوە مۆڕاڵی فکری و جەسان باشتر بێ و لەگەڵەوەی کە سارکردنەوەی دموچا و پێدانی هەندێک ئەمانە بەداخەوە کە لە ئەنجامی با بڵێم دەرهێنانی هەستێکیانە کە دوانیان زۆر بەباشی ئەوە گیانیانە ساکانە بە پارێزا و تەندروستیان باشە و دانەیەکیان لەگەڵەوەی کە زۆر بە قورسی توانیمان دەریکەین واتە ئەمەلەکەی زۆر پێویستی بەوە بوو کە بە شێوەیەکی ورد ئەمەلی ئەومان هەبوو بەڵکو بە زیینووی لە ژیان و بازنەی ژیانەمانەوە بکە بەداخەوە دووچاری گیاسپاردن هاتووە و هەوڵی زۆریشمانە فریاگوزاری خێرای تەندروستی بۆ ماوەجێگە لە ناوێدا بەڵام دەرکەوت کە دڵنیا بووینەوە کە بەداخەوە ئەمە کە شۆفێرەکە بووە گیانی سپارد و بەڵام دیسان و ڕاڵەی نەخۆشخانەی چۆمان بەشی فریاکەوتنمان کرد لەوێ بە پێی با بڵێم ستافی برایان و لە ڕووی تەندروستیەوە کە ئەمەلەی پێدانی CPR ڕۆمانیان بۆ کردووە لە نەتیجە گیانی سپار ئێساوا لە ڕێن هەم بۆ برینارێکیان لێرێ وەزی زۆر باشە بۆ برینارێکە زاماری دووەمە لەگەڵ تەرمەکەیەوە دەهێنەوە بۆ نەخۆشخانەی ئاشتی ئێمە هەمیشە دەڵێن لە پێی بە پێی ئامۆژگاری و ڕێنوێنی و ڕێنمایەکانی تایبەت بە خۆپارێزی سەلامەتی بەرگی شارستانی بە تێکەڵکردن لەگەڵ ڕێنمایەکانی هاتوشۆی کە زۆر تێکەڵە ئێماڵێن بۆ ئەوەی کە خەڵکی هۆشیار بێ بۆی کە ئەم عەدەسانە دروست نەبن ئمە ڕووداومانێ و کارەساتمانێ بەڵام ئەوە ڕووداوە بەڵام لە بازنەیەکی کارەساتیە کە بەداخەوە ئەم بەیانە دروست بوو و ئێستا شەشتیمان بەجێشتە بۆی بتوانین ئەو ئۆتۆمبیلێک کە کەوتۆتە ڕووبارەوە بتوانین لە ڕێگەی با بڵێم کرێنێکی گەورەوە چون چەند کرێنێکمان بۆ بەرجەسە کرد شەکە نەئەکرا و لەگەڵەوەشا بۆی دڵنیایی بینەوە بە ڕێگاکە و نەکە ئاوادسێکی گەورەتر و ڕووداوێکی تری نەخوازا ڕووبا کاروان میراودەلی بەڕێوەری بەڕێوەراتی گشتی بەرگی شارستانی سۆران کە لەگەڵمان بوو بەڵێ
ڕێگای هامڵتۆن بەداخەوە کە ئەم ڕووداوانەی لێ ڕوو ئەداتن لە یەکی مانجی پێنجش بە هەمان شێوە لە ڕێگای هامڵتۆن ڕووداوێکی هاوشێوە کە ڕوویدا سێ سەرنشین بۆ ئۆتۆمبیلەوە بەداخەوە کاتکەوتنە نێو ڕووبار و گیانیان لە دەستدا بەداخەوە ڕێگای هامڵتۆن بە درێژایی ڕێگاکە لە چەندین شوێن بربەستی نییە کە زۆر زارەمەوە کە لە کاتی بوونی ڕووداوی هاتوچۆ ئۆتۆمبیلەکان بچنە نێو ڕووبار و ئەم جۆرە ڕووداوە نەخوازراوانە و قوربانیان لێ بکەوێتەوە بەڵام نەگەڕێمەوە لایەوە.